سڵاوتان لێ بە بینەران و بیسەرانی کوردستان 24 ژیان دۆستی ئەم جارە لە ناو سروشتی جوانی کوردستانە. لە سروشتە جوانەکەەوە سڵاوتان لێ یەکەم. من هاژە غەفورم. ئەم جارە ژیان دۆستیتان لە ناوچە یاخوو بڵم لە دۆڵی کانیسڕی سەر بە گوندی موبڕە کە ئەکەوێتە ناو چوارتای ناوەندی قەزای شارباژێرەوە. ئەم ناوچەیە زۆر خۆشە، زۆر ڕەنگینە. کۆمەڵێک لە گوندنشینان سەرقاڵی چەندین کاری کشتتوکاڵی و هەرەوەزین. لەم دۆڵە 17 ماڵی لێیە. جا هەندێکیان پرۆژەی تایبەتیان هەیە، لەو پرۆژانش پرۆژەی هەنگە. بزانین ئەمڕۆ هەنگ لێرە چۆن بەخێو دەکرێت و بەرهەمی هەنگوینی سروشتی کوردستانیش چۆنە. لەگەڵمان بن بەرنامەی ئەم جارەی ژیان دۆستی زۆر تەواو جیاوازەوێ و جوانترەوێت. هەرکە هاتمە ئەم گوندە یەکسەر پێم خۆش بوو هاودەنگی ئەم خانمە بکەم. جا ژنی گوند یان بڵێن ژنی لادێ بەڕاستی ئازان لەگەڵەوەی ڕەمەزانە هەروەک ڕۆژەکانی تریش هەر ڕۆژە بە تۆ یەکسەر دەسەکەن بەکارکردن. ناجی خان بەڵێ سەرەتای ڕۆژەکە بەچی ئیشێک دەست پێەکەن؟ وڵا ئیتر هەر خەریکی ماڵوین و گرسگرین و ماڵ پاکین و ئەمە ژوورەوە ماڵ ئەەکەم. ئیتر ئەوە قەل و قازیش شتیان بۆ ئەهێنین و خواردنیان بۆ ڕۆپێن گەنم و نانەوردە و ئەکەینە باخەکەەوە سەوز و سەوزایش دەخۆن. ئەی ناجی خانەیە و ئاژەڵتان نییە؟ ناوەڵە بەس قەل و قازمان هەیە. ئەرکیوانیش زۆرەوە نییە؟ ئەرۆڵە ئەمە باشە بچووکە یەک تۆزێکە تۆزێکی تر باش. ئێسام کولێرەیە ئامادەکەین بۆ ئێوارەوە نییە؟ چەند جوان هەڵهاتووە چی و چی تێ کرد؟ وڵا خەمیرەم تێ کردووە، شمڵیم تێ کردووە و شمڵی بۆنی خۆشە لەگەڵ ڕەشکەم تێ کردووە و ئەوە باشە شەکرم تێ کردووە باڵە تۆزێکم تێ کردووە بۆ هەر یەکسەر حازر بە هیچی پێوە نەخۆی ئەکەیتر هەر خۆشە. ئەی ژیانی ئێستەی لادێ وەکو جاران قورسە ئێستا کاراسانی بووە باشە. لە چ ڕوویەکەوە کاراسانی تۆ جاران بە تەنگور نانە دەکرێت ئێستا توانی بە پەرەمێز بەڵێ بە فڕن بە پەرەمێز ئەیکەی بە پەرەمێزی غاز. ئەی ژیانی ئێرە خۆشترە لە ناو شار؟ باشە وەڵا ئەیبینێ. چەندێکە نەڕۆشتونەتەوە؟ وەڵا ئیتر ئاوا هەفتانە ئەڕۆین و یێنە و ئەگەر مناڵەکانم دەوامیان هەبێت ئەبێ لە هەفتەیەکا 2 جار بڕۆمەوە. ئەی ڕەمەزانان چۆنە ئێرە فێن کە ڕەمەزان باشە جوەکەی زۆر خۆشە بەڵێ خراب نییە. ئێوە چەند سەرخێزانن لێرە؟ وەڵا لێرە ئیتر خوانێ برەکە مناڵەکانیان ئەوانێ 8 سەرخێزانین. ئێستا بووکەکەم و کوڕەکەم لێرەنین دوو کچەکەشم خەسووم لەگەڵە و تەمەەن درێژ بن خۆش بیا لە خۆشییا بن. ئەنجا سە بچین کولێرەکان بەڵێ باش بەرین. ناجی خان ئەبێت چۆریکەین یان دوای ئەوە ئێستا چۆریەکەین بە ئەمانە ئەنجارە نابێت؟ نە ئەمانە باش باش شتێکی پیاە. جا کولێرەی گەرم بە هەنگوینی خۆماڵی هەنگوینی کوردی. ناجی خان هەنگەکانتان لەکوێ یعنی ئەچنە دەرەوە لە کوێش؟ وەڵا ئیتر ڕۆژانەیە لەدەرەوە بەم درەختانەوە هینە بن ئەنیشن بە درەختەکانەوانێ گوڵی کەم لێرە؟ بەڵێ وەڵاهی ئێستا بەوە هینی ئەوە چونکە ئەمساڵ باران کەم باریوە گوڵ کەمە ڕاستە. ئەنجا ئیتر بەم درەختانەوە ئەنیشن و بە باخەوانێ و ئەی ناجی خان لێرە دارگوێز زۆرە هەنگەکانی ئیسپادەی لەکەن؟ بەڵێ تامی هەنگوینەکەی ناگۆڕێت؟ نە هەر ئەو تامەیە یعنی بۆنی ناگۆڕێت؟ زۆر باشیشە سوودی زۆرە چەند درەخت لە یعنی هەتا درەخت و باخەکە زیاتر بەس هەنگوینەکە گەر بۆ نمونە لەسەر داری سنەوبەر بژی یاخود لەسەر داری گوێز بژی لای ئێمە بۆن و تامەکەی ناگۆڕە لای ئێمە درەختەکان وانین زەرری هەبێ بۆ هەنگەکە. یعنی ئەم درەختانە زۆر بگرە سوودیشی هەیە و سروشتیە گوێز هەنگی دنیا ئەم شتانە جێلاس ئەنجا باخ کە ئەیکەیت باخی درۆزی وشت زۆر سوودی هەیە گوڵەکەی بۆی.
کولێرێ بە گوێز و دۆشاوی کوردی و هەنگوێنی کوردیەوە ماستی کوردی و دۆی کوردی و هەمووی کوردی و بە چێژ و بەتامە جاسە باسی هەنگوێنی کوردیمان کرد ئەچینە لای هەنگوینەکە یاخۆی بڵێن ئەو پرۆژەیە کە هەنگەکانی تیا بەخێوەکەن لەوێژ ئەیبینین بزانین هەنگەکان لێرە چۆن پەروەرداکرێن و هەنگوینەکان چەند خۆماڵیە لەگەڵمان بن. السلام عليكم. عليكم السلام. شو إمام حاجي؟ بخير باشي؟ بخير بين زور سپاس. ئەو بەبێ مەترسی وەستاوی هەموو شتەکە پێتۆنەیە؟ من لێوە هاتم ئەترسام. پێشەکی بەخێراتنتانەکەم کەناڵی 24 بەرنامەی ژیان دۆستی. زۆر سپاس. زۆر سپاسانەکەم بۆ هاتنتان بۆ ئێرەکە منتان بەسەر کردێتەوە لە مانگی ڕەمەزانی پیرۆزەدا. یاخوا ڕەمەزانیشتان ئەم شوێنە ئەمە موچەی چەمی قازیانە بەڵام هەم شوێنە پێڵن کانێستر بەشێکە لە گوندی موبرا مڵکی موبڕەیە. بەڵام مڵک و ماڵمان زیاتی باخەوانەکان لەم دۆڵن زۆریان تقریباً حەڤە ماڵی لێ کراوە. ئیتر هەرێکەی خانوویەکی لێکردووە بۆ ژیانیەت و ئەڕاو کاسبی هەریەکەشتا خەریکی جۆرە هەموو زەرعات. بەڵێ خەریکی الحەمدولیلا نشێن گەنمەکەن و جۆەکەن و هەیە حیوانیە حیوە مانگا هەیە ئیتر هەیە هەنگی هەیە تا من لێرە هەنگە بەس هەنگم هەیە. ئێوە بەس هەنگتان هەیە؟ بەس بە هەنگەوە مەشغوڵم. پرۆژەکەت ئەلێرۆ دەست پێکە تا ئەو سەر؟ بەڵێ. چەندێکە زۆرە چەند ساڵە خەریکی؟ وڵات تقریباً لە بیداتەوە لە یەک هەنگ و دوو هەنگ لە ساڵی 96 دوو هەنگ وردەوە دەکردمان بە 10 ساڵ بۆ ساڵی پەرەمان پێداوە الحەمدولیلا گەیشتونم حەدەیتر ئەڵڵاو یعلەم لە دو ئەمە ئەمێنی نامێنەوە خوای گەورە خۆی ئەزانێ. ئیشەڵا بەرهەمدار بێەوە میشە خەمانتان بەرەکەتی تێکەوێت. زۆر سپاس. کاک حاجی اینجا ئەگەر ئەتوانین بچینە لای هەنگەکان؟ بەس فەرموو لە خزمەتتانە بەس ئاو بەبێ کڵاون هاتوانین. جلی تایبەت هەیە لە شیاویە بڕۆمە ناو هەنگەکانەوە زۆر باشە من ئەمە بەکارێنم. بەڵێ. ئەی دەستکێشمەوێت؟ دەستکێشیشی لێ لە خزمەتتان. باش ئەی تو هیچ ناوێ؟ احتیادیە خۆی لەم کاتێ ئەستا کاتی گەرمایە هەنگ ئەگەر دەستی لێ نەوەشێنی عزیەتی نەی هیچ لێ ناکە؟ بەس خۆی هەنگ تا لەسەر خۆی ئیشی تا بکەی هیلاکرد ناکە. باش ئەڵێن ناو شانەی هەنگ نهێنی زۆری تایانەها زۆر تایبەتە. بەس مەگەر خۆی گەورەت کۆتایەکەی لای خۆی گەورەیە ئەمە ماشەڵڵا هەنگ پرۆژێکی زۆر هەر پرۆژێکی زۆر جوانیشە و لای خی گەورەت لە سوورەتێکی هەیە بە ناوی سوورەتی نەحل هەلاتی 16 لەسەر هەنگ کە ئاڵێ خی گەورە چۆ لە کێوەکان و دارەکان ینی شوێن دروستکە ماڵ دروستکە وەخوای گەورە ئەمری پێ کردووە. هەنگ زۆر شتێکی جوانە لە ناو شروستە ینی شتێکی زۆر تایبەتە. ئێستا بچینە ناو هەنگەکان ئەتوانم ئاوا بڕۆم هیچ مەترسی نییە؟ زۆر احتیاطی پێمەوە نایەن؟ نە دەباشە باو ئەی تو هەر ئاوایی؟ زۆر احتیاطیە. دیارە و ناسن؟ نا ڕەنگەیان ڕاهاتووی لە شێگەلە ڕاهاتم فەرموو. دەباشە سپاس. کاک حاجی شێوازی بەخێوکردن و پەروەردەکردنی هەنگ چۆنە؟ بسم الله الرحمن الرحیم بەناوی خوای گەورە و میهرەبان. هەنگ لە سێ بەش پێگێت. مەلیکە یعنی شاهەنگ یان شاژنی پێڵێن مەلیکەی پێڵێن لە کەرهانیەوە پێڵێن نێرەکان لە پاڵە یانیەوە ئیشکەرەکان لە سێ بەش پێگێت. مەلیکە کاری ئەوەیە گەرا ڕێژەی گەرا ڕێژێ. کەرهەنگەکانیش تەنها بۆ جوودبوونن کاتێکە پێویستە بۆ لەگەڵ مەریکا جوو دەبێ ڕەب عاسمان ولا پاش ئەوەی کە پورە هەنگ لە پورە پاک بووە لە مانگی 5 کاتیەوە هاوشیلە بێنێ ئالەو کاتیای تر کەرهەنگەکان دەرەکەن یان کەنە دەرەوە بەخوان ئەمرن ئیترەوان نامێنێ بەڵێ ئیشکەرەکان ئەمێنێتەوە سەر ئیشکەرەکان نیشانی پاڵێکی ئیشکەرەکانەوە هەڵاڵەیەنن مێو دروست دەکەن ئاوێنن ناو سنوک کاتی گەرما بێ فێنتیەکەنەوە بە باڵی خۆیان ئەوە ئیشیانە.
تو چۆن چاودێریانەکەیت یعنی لە چ ڕوویەکەوە پێویستیان بە تۆ بێت من چۆن دایم من ئەبێ دەستمتیانە مەعەدە لاگام لێیانێت چۆن منەوە بەهاران لە کاتی مانگی چوارە لەو کاتیا شیلە نییە و هەڵاڵی نییە بێ خزمەتی هەویریان بۆ بێنی بەڵام خەڵک شەکریان تێ بەڵام من هەنگینان بۆ قەزنەکەمەر بە شانەوە لە سنووقی هێڵمەوە لە شوێنی ساد هەر لە هەنگوینەکەی خۆیان هەر لە هەنگینی خۆیان پاییزێ هەموو سنووق حسابی دوو شانە شانونیتی بۆ کەم کام شانە ئەو شانانی کە پڕ نەبوون چونکە کاتێک کە شانە سەرقەپا دەبێ ئەفرۆشێ جوانتری شەو بە شێوازێکی جوانتر بەڵام کاتی کە قەلۆکانی داناپۆشرێ ئەوانەی هێڵمەوانی لێبێنم هەڵێگرم بۆ هەنگەکە بەهارێ ئەتوانن ئێوە دوایی بە کامێرە گرتومە هەر لە کات و تاریخ و ڕۆژ و ساتەکە هەموویم لایە بە بەڵگەوە ئێستا ئەمە داپۆشینەوە بڕۆین مام حاجی چەند جۆر هەنگوین هەیە هەنگین زۆر جۆری هەیە تا ئەم منتیقی ئێمە منە منتیقی ئێمە هەنگینێکمان هەیە یعنی خۆی مەیلە و سەودە چونکە زۆری لە ترشە منتیقەیەکی ترشمان زۆر زۆرە ناو ئەی تامی هەنگوینەکە ناگۆڕێ نه هەر تام و بۆنی خۆیەتی هەر منتیقەکە ترشمان زۆرە هەنگین کە منتیقی لە ترش بێ زۆرە مێنێتەوە خراپ نابێ ینی تا منەوەی بیستومە خۆم لە میستر لە زانکۆی میتر هەتا هەنگینێکە کە فەحس کراوە بۆ 100 ساڵ ماوەتەوە لە ترش کە لە ترش بووە کە فەحس کراوە دەرس و بۆ 100 ساڵ ماوەتەوە هیچی لێ نهاتەوە باش ئێمە هەمیشاڵین ژینی لادێ سەیرانە بەڵام بینیمان ئەرکەکانیشیان زۆر گرانە بەڵام لە ناو دەشت و چیا و شاخ و سروشتی کوردستاندا هێندە چێژبەخشە ئەگەر کولێرێکی گەرم و ماسپارێک بخۆیتەوە ژیاندۆستی ئەم جارەمان کۆتایی هات بە کۆتایی هاتنی هاوڵیکردنی تەواوی ڕۆژەکەمان لەگەڵ گوندنشینان بوو بۆ هیوام هەمیشە سفرە و خوانتان ئاوادان بێت و تەندروست باش بێت ماڵەوە